بەناوی خی گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرچی بەوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوە. وەگەوەی پێشتر بەڵێنم پێدان دوو ڕۆژی ڕابردوو باسێکم لەسەر بەرشلۆنە و ڕیال مەدرید کرد و باسکردنی پرێمەر لیگم هەڵکرد بۆ کاتێکە بتوانین بە شێوەیەکی ئاسایی یاخود بە شێوە کە مەجالمان هەبێ قسەی تاو لەسەر پرێمەر لیگی وەرزی ئەمساڵەوە پێ قسە لەسەر تێپەڕبوونی 6 هەفتە بەسەر ڕکابەرەکانی پریمەر لیگا بکەین و ئەمڕۆ ئەو تیپانەی کە من بۆم دەزیشان کردوون کە قسەی لەسەرکەم لە ماوەی ڕابردوو قسەمان زۆر لەسەر ئارسناڵ و زۆر لەسەر مانچستەر یونایتد کردووە، بەڵام ئەمڕۆ وەستانێکمە بێت لەسەر مانچستەر سیتی و لیڤەرپوڵ و ئەو زروفەی پۆچتینۆ لەگەڵ چێلسیا کە بەرهەم هاتووە دۆخی چێلسی بە تایبەتی تاوتوێ بکەین و دەمەوێ لە پرسیارێکی تایبەتی کاکە هێمنەوانەیە کە لە دوێنێەوە من پرسیارەکەی تایبەت بە چێلسی هەڵم گرتووە کاگیوا عوسمان کە هاندێرێکی سەرسەختی چێلسی و بینەری تاوی بەردەوامی بەرنامەکانمانە ئەمێ ڕێک ڕاستەوخۆ لەو پرسیارەی کاگیواوە وەڵام دەمەوانێک کە پرسیاری ئەوەی کردبوو جیاوازی چییە لە نێوان پۆچتینۆ و گراهام پۆتەر. جیاوازی چیە لە نێوان پۆچتینۆ و گراهام پۆتەر؟ بینەرانی شیکاری وەرزشی و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام چاک لەمە دڵنیان. بەردەوامی کەسێک بووم یەکێک بووم لەو کەسانەی کە بەهۆی گراهام پۆتەرەوە ڕەخنە لە من گیراوە گراهام پۆتەر کەی ڕانەرەکەی وایە من هاتوومەتە سەر شاشە هەموو جارە تاوانبار کراوم بۆی پاکانە بۆ چێلسیەکەم، پاکانە بۆ دۆخی گراهام پۆتەرەکەم. ئاماری یاریەکەم بۆ خسوودێتە ڕوپێم وتومام تیپە کۆنتترۆلی تۆپی 16 ئەم تیپە 12 لێدانی بۆ گۆڵەیە بەڵام گۆڵی بۆ ناکرێ. کێشە لە کەرەسەکانە هەیە، کێشە لە ڕایەنەرانە. بەڵامی تە چێلسی قەنەعەتی وایە گران پۆتەری دوور خستەوانە. چۆ پۆچتینۆی یەناوە پۆچتینۆش وەکو یاریکردن ئەم تیپە نوقسانی هەیە و تا ڕادەیەک کێشە ینی کوالیتی یاریکردنەکە هاوشێوی کوالیتیەکەی گران پۆتەر نییە. بگرە یاریکردنی چێلسی لە ڕووی کۆنتترۆلی تۆپ لە ڕووی مەترسی دروستکردنەها لەم دوو خاڵەتی بگە لە گران پۆتەرا باشتر بوو تاوەکو پۆچتینۆ. بەڵام بە هەمان سیناریۆ چێلسی گۆڵکردنیە و لە هەمان کادا بە درێژای وەرزی ئەمساڵ من هاوار دەکەم تیاگۆ سیلڤا و تەمەنی تیاگۆ سیلڤا و توانای تیاگۆ سیلڤا بۆ پریمەر لیگ کۆتایی هات خزمەتی ئەم کوڕە کۆتاییە. دەگەرم کوڕە کۆڵویڵ وەم گەنجانەی لە دەور نەبێ تیاگۆ سیلڤا ناتوانێ مامەڵە لەگەڵ پریمەر لیگا بکە. سیرکەن دوای دەرکردنی گۆستۆ لە یارەکەی ئەستۆن ڤیلا چ هەڵەیەکی ئەنجامدا و تیپەکە گۆڵیان تۆمار کرد. کەواتە پرسیارەکەت بەوە وەڵامێمەوە هیچ جیاوازیەک لە بینی گراهام پۆتەر و ماوریسیۆ پۆچتینۆدا نییە بە هیچ جۆرێک. تەنها چییە؟ تەنها ئەوە بوو کە گران پۆتەر بژاردەکانی دروست و بەستیپەکەی گۆڵی ناکرد، بەڵام پۆچتینۆ ئێستا بژاردەی یاریکردنەکەشی دروست نییە، بەڵام وەکو خۆی دەڵێت ئەڵێ من پێکانی یاریزانەکانمێ من پێکانێکی زۆر لە تیپەکەمدایە بۆی ئەم بژاردانم داناوە لە یاریکردن. ئەی ناگە بژاردەکانی دیکەم لە بەردەستا بێ منیش پێگاتێکی نوێ بۆ یاریکردن دەدۆزمانێ. ئەمە وەڵامی پرسیارەکەی کاکە هیوا عوسمان بێ کە ئیتر نازانم خۆشی دواتر ئاگادار بە یاخودنا لەبەرەوەی زۆر مەبەستم بوو ئەو پرسیارە مەڵگرت بوو کە وەڵامی دەمەوە. دەچمە سەر ڕکابەری پریمەر لیگ و بە تایبەتی مانچستەر سیتی و لیڤەرپوڵ ئەگەر وەستانێکی لەسەرکەن و سەرەتا لە مانچستەر سیتی شۆ دەست پێ دەکەین. مانچستەر سیتی هەمیشە تەمام پاڵەوانی وەرزی ڕابردووە، پاڵەوانی چامپیۆنز لیگە، پاڵەوانی سوپەری ئەوروپایە، پاڵەوانی جامێکێتی ئینگلتەرایە، وەکو گرێوەکان و وەکو شیکردنەوەکان و هەموو دۆخەکان پێداگرن لەوەی کە مانچستەر سیتی لە وەرزی ئەمساڵیش پاڵێوراوی یەکەمی دەستەبەرکردنی نازناوەکەیە. بەڵام جیاوازەکە لەوەیە ئەمساڵ لیڤەرپوڵیش باشە، ئەمساڵ تیپەکانی ڕکابەری دێنەوە و ئەوەشی کە ئێمە تێبینیمان لەسەر سیتیە بۆ بەڵە سیتی 6 یاری سەرەتای بردووەتەوانێ بە ئاست و بە ئەنجامیش لە یاریەکان سەرکەوتنی دەستەبەر کردووە و گواردیۆلا تیپەکەی هەمیشە باڵا دەست بەوە نوێکارەکانی ئەنجامیشی داون هێدیەدی لەگەڵ تیپەکەی دەیانگونجێنێت. تۆ دیقەتدا ماتیۆس نونێس یاری ڕابردوو سەرڕاوی تیپەکە کارتێکی سووریشی ڕوبەڕوو کرا ڕۆدی دەرکرا چه ئاسێکی ناوازەی پێشکەش کرد
چۆن توانی خۆی لەگەڵم ڕیتمی یاریکردنی گواردیۆلا بگونجێنێ لەگەڵ نۆتینگام فۆرێستا بە کوی گشتی ئەتوانین بڵێن مانچستەر سیتی تیپێکی بەهێزە بەڵام من کۆمەڵێک پرسیار دەگەم دەربارەی سیتی پرسیار ئاراسی هاوڕێیانی ئەزیزەکەم ئایا ئەو سەرکەوتنانەی سیتی لە وەرزی ئەم ساڵە دەستەبەریەکات هەمان ئەو ئاست و ئەنجام و سەرکەوتنانەیە کە لە وەرزی ڕابردوو دەستەبەری کرد لای من نەخێرە نازانم لای تۆ چییە لای من سەرکەوتنەکانی سیتی هاوشێوەی سەرکەوتنەکانی ڕابردوونی یاریکردن و ڕیتمی یاریکردنی سیتی هاوشێوەی وەرزی ڕابردوونی بەڵێ من لە مانگێکی ساڵی ڕابردوو باسم لەوە کرد گواردیۆلا هەنگاو بە هەنگاو تیپەکەی بەرەو پێشەبا شکستی یاری ڕیاڵ مەدرید لە ماوەی 90 سانیا ئەم ڕاهێنەرە ژیرەی فێر کرد مامەڵەیەکی تر بکە مامەڵێکی تەندروستتر لەگەڵ تیپەکەی بکە سێریکەن ستێپ بای ستێپ تیپەکە یاری پێەکە گۆڕانکاری بە یاریزانەکانەکە گۆڕانکاری بە بەرگریکارەکانەکە یعنی کایل واڵکەر گەڕاوەتەوە پێگاتەی سەرەکی ئێستا سیتی بە چوار بەرگریکار یاریەکە ینی زیاتر ئێستا پلانی 4-2-3 تەطبیقەکە گۆڕانکارێکی تری لە پێگاتەکەیا کردووە کە ڕەنگە ئەمە بە پێی پێویستیش بێ هۆکارەکەی نەبوونی دیبرۆین و نەبوونی جۆن ستۆنس وای کردووە کە گواردیۆلا واز لە پێگاتەی 3-2-4ەکەی خۆی بێنێ و ئێستا شێواز یاریکردنەکەی گۆڕیەوە بە 4-2-3 کە تقریبان دەستچێنەوە سەر یەک هەمان شێواز بەڵام پلانەکە گۆڕانکاری گەورەی بەسەراتوە وەکو پاڵێوراوی ئەمساڵ تاوەکو ئێستا بە پێی یاریانەی ئەنجامی داوە سیتی تاوەکو ئێستا تیپێکی تۆکمەیە تیپێکی بەهێزە و تیپێکە بۆ ڕکابەرەکان ئامادەیە سەرڕای دابڕانی گواردیۆلا ژەم تیپە لە سەرکەوتنەکانی بەردەوام بوو و گونجاندنی زیاتری نێوان یاریزانەکان هەیە بەڵام ڕکابەری پریمەرلیگ ڕکابەری سەختە ئێمەوەشمان بیر نەچێ شەش هەفتەی سەرەتا سیتی تەنها یەک یاری زەحمەتی کردووە یەک یاری ینی تایبەتی کردو لەوەی کە مەترسی لەسەر دروست بوو یاخود لەگەڵ تیپێکی ڕاستە یاری وەستام لە ناو وەستامە بردنەوەیشی تایبەت بوو بۆ سیتی بەڵام وەکۆی کە یاری زەحمەت بێ لەگەڵ تیپە ڕکابەرەکانە تەنها یاری نیوکاسڵ یونایتدی کردووە ئیتر یارەکانی سیتی دەست پێ دەکات ئەستەی تر بارودۆ خێڵ سەگانی مانچستەر سیتی لێرەوە دەست پێ دەکات تیپەکەی گواردیۆلا دوای میارە بەرامبەر بە وڵڤەرهامپتن یاری دەکەن سپێشۆ بڕیار وایە ڕوبەڕووی نیوکاسڵ ببنەوە لە کارەباو دواتر بەرامبەر بە وڵڤەرهامپتن یاریەکەن دواتر ڕوبەڕووی ئارسناڵ دەبنەوە لە دواتریشدا ڕوبەڕووی پێما بێت تۆتنام دەبنەوەی تی یاریە زەحمەتەکانی مانچستەر سیتی دەست پێ دەکات کە لە مانگی 11ش ڕوبەڕووبوونەوەی لێڤەرپۆڵ و مانچستەر سیتیش ئەنجامەدرێ واتە تاقیکردنەوەکانی سیتی لێرەوە دەست پێ دەکات لەوەی کە سیتی بۆ کوێ دەڕات و بەرەوچوو هەنگاو دەنێت کە یاری داهاتووی برایتنە لە ناو ئیتیحادە کە بێگومان یارەکانی سیتی بەرەو یاریە قورسەکان و بەرەو یاریە بەهێزەکانە ڕۆن ڕاستە لە ڕووی ڕکابەریەوە لە ڕووی توانای یاریزان و لە ڕووی ڕانانەوە سیتی بەراورد هەر بارتی پێشتری پریمەرلیگ دۆخێکی جیاوازە بەڵام ئەو ساتەی کە تیپەکان چانسێکیانە بێ بۆی کە ڕکابەری سیتی بکەن ئەو ساتەی کە تیپەکان چانسێکیانە بێ بۆی کە بتوانن ئەمساڵ ڕکابەری پریمەرلیگکەن ئیتر سیتی بەرە ئەو دۆخانگاوە نێ ڕاست یاری وڵڤەرهامپتن لەسەر وەرەق بۆ مانچستەر سیتی یاریی ئاسانەوە تیپێکە زۆر ئەفزەڵیەتی بەسەر وڵڤەرهامپتنە بەڵام دۆخی یارەکانی دەروی یاریگای خۆیان بەردەوام ئاستەنجێکی تاوە دروستەکان کە لە پریمەرلیگ بە تایبەتیم حاڵەتە دووبارە دەبێتەوە وەجگە لەوە دواتر یاریە سەختەکانی ئارسناڵ دەست پێ دەکات وە نەبوونی ڕۆدریش لەم دویاری پریمەرلیگ لە یاری وڵڤەرهامپتن و وە لە یاری ئارسناڵیش کە بێگومان دیبرۆینیش لە تیپەکەیە وجودی نییە نەبوونی دیبرۆین و نەبوونی ڕۆدری واتایەکی زۆرە گەیەنێ بۆ سیتی نەبوونی دوو یاریزانی گەورە لە تیپەکەیە دوو یاریزانی ڕکایزی سەرچێ مەجگەلەوەی جۆنستۆنزیش وجودی نابێ کاتوانین بڵێن لە چاو پێگاتەی پاریا سێ یاریزانی سەرەکی سێ یاریزانی پەرفێکتی مانچستەر سیتی بەرامبەر بە ئارسناڵ ڕۆڵی نابێ یاخود ناتوانن یاری بکەن بۆیە ئەمە دەرفەتە بۆچی دەرفەتە بۆی کە ئارسیناڵ بتوانێت لە ڕکابەریا بێت بتوانێت شکست بە سیتی بێنێت وەرزی ڕابردووتمان ئارسناڵ بۆ شکست پێنانی سیتی لە دویارەکە شکستی خوارد بەڵام ئێستا ساتەوەختی ئەوەیە کە ئارسناڵ بەمە هەنگاومێ ئەگەر سیتی لەم تاقیکردنەوەانە دەرچێت کەواتە ڕاگرتنەوەی سیتی قورس دەبێ بۆیان بۆیە
ڕۆڵی پیپ گواردیۆلا ڕۆڵی ڕایەنەر لەم دۆخەیە دەردەکەوت وەکو چۆن هەموو کاتێک گواردیۆلا ئەم دۆخانەی لە مانچستەر سیتیە بەڕێ کردو یاخود لەستی پێشی ترا بۆ دۆخە نەخوازراوەکانی بەڕێ کردو من بیرمە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگی 2008 دەگەر جوان بێتەوە یادم ڕافایل مارکێز وابزانم یاری نەکرد یاخود سیلڤینوم نازانم یاریزانێکی دڵی بەرگری بوو یاری نەکرد بەخوا جوان لە یادم نەماوە یا تۆرەی بردە ئەو شوێنەوانە یاری پێکرد یاحی بەردەوام گونجانی بۆ یاریزانەکانی دروست کردو تۆ سیر بکە دیبڕۆین تووشی پێکان هاتووە دیبڕۆین ماوەیەکی زۆر دوور دەکەوێتوانێ ئەگەر چی وەرزی ڕابردووژەم پلانی جێبەجێ کرد ئەلڤارێزی وا لێ کرد بوو کە بێتە شوێنگرەوەی دیبڕۆین ئەوە تا لە مۆرزەیە جولیان ئەلڤارێز ناوازەتر و باشتر و پێرفێکتر لە مانچستەر سیتی دەردەکەوێت و تەنانەت لە پشتی هێرشبەری شۆیارەکەواتە تا ڕادەیەک ڕۆڵی دیبڕۆین لە مانچستەر سیتیا جێبەجێ دەکا ئەمانە هەمووی خاڵی بەهێزن بۆ ڕایەنەر کە بتوانێت یاریزانەکەی تێبگەینە کە بتوانێت گونجاندن بۆ یاریزانەکەی دروست بکە کە شێواز یاریکردنی تیپەکەی تێک نەچێەوە ئەو یاریزانە وا لێ بکە ئەگەر چی لە مەرکەزێکی جیاواز یاریکە وا لێ بکە لەگەڵ شێواز یاریکردنی ڕانەرەکەیە خۆگونجاندنی تاو دروست بکە بۆیە تاقیکردنەوەکانی سیتی دەست پێ دەکەن کاگی وە لە دەستپێکی بەرنمەکە دوای بەرنمەکە سیر بکەرەوانێ دەستپێکی بەرنمەکە کە دەستم پێکرد ئەم پرسیاری جەنابەت کە دەڵی جیازی لە نێوان پۆتەر و پۆچتینۆ چیە دەستپێکی بەرنمەکە وەڵامی ئەو پرسیارە ماوەتەوانی ڕەنگە درەنگ هاتبێتی تەلامان لەبەرەوە دەچمە سەر بابەتەکانی تر وەڵامی ئەو پرسیاری تۆم لە دەستپێکی بەرنامە ئەمڕۆیە داوەتوانێت کە لە پیج دواتر بەرنمەکە دەمێنێتوانێت دەتوانێت خۆی بینەریبی وەکوتم ڕۆڵی گواردیۆلا بە تیپەکەەوە ناوازەیە بە تیپەکەەوە باش دەرکەوت بەڵامی تر تاقیکردنەوە سەختەکانی گواردیۆلا دەست پێ دەکات بۆمان دەردەکەوێت ئێمە گواردیۆلا خۆشی بەخۆی دەڵێڵێ من بەبەختم کە ڕایەنەری مێسی و لیڤاندۆڤسکی و مۆلەر و هالاند و ڕۆدری و دیبڕۆین و ئەم یاریزانانە بووم کە دەتوانن بردنەوەکانم بۆ بەدەستبێن بەڵامەوە تا بۆ میارێکە دێتەوە بەردەمی گواردیۆلا نەستۆنزی لە بەردەما بێن نە لە ڕۆدری لە بەردەما بێن نە دیبڕۆینی لە بەردەما بێن ڕاستە یاریزانەکانی دیکەش ناوازن بەڵام بۆ نمونە تۆ ئێستا بیت شەڕ بە گواردیۆلا فرۆشی لەسەر ماتیۆز نونێزێک کە لە وڵڤەرهامپتنەوە هاتووە خۆی هەڵبژاردنێم یاریزانەی گردو بۆ یاسێکی بەرزی بۆ پێشکەشکە بە پراپارێکی کەمتر لە دیکلان ڕایس کاوتەمە ڕۆڵی ڕایەنەرە کۆڤازیچ گونجاندن دروستکار ڕۆڵی ڕایەنەرە ئالڤارێز لەم مەرکەزە نوێیە کە خۆگونجان دروستکار ڕۆڵی ڕایەنەرە دۆکۆ دەرکەوێ ڕۆڵی ڕایەنەرە ئەنی ناکرێت تۆ ئەم کارانە وەلا بنێ ئەمە چیە سیتی بەم جۆرە پێگاتە و ئەم جۆرەیە بێ وە لە هەمان کادا پێشبینیەکان بۆ دۆخی سیتی قورسن ئەم تاقیکردنە سەختەوانی کە دێتەوە بەردەمی چونکە لە مانگی 11 ڕوبەڕوونەوەی لیڤەرپۆڵی و بە دواتریش بۆکسینگدەیەتە بەردەم یاری ئاسانەکانی سیتی کۆتاییان دوای یاری وڵڤەرهامپتن یاری قورسەکان دەست پێ دەکەن تەنها یاری بۆرنمۆسی بێتەوە بەردەم تا بۆکسینگدەی سیتی هەموو یارەکانی دیکەی بەرەو قورسەوە بۆیە لێرەیە ڕۆڵی گواردیۆلا و ڕۆڵی سکواتەکە بە تاوی دەردەکەی لەوەی کە تا چەند ئەم ساڵ سیتی کار بەوە دەکات کە لە پریمەر لیگ لە ڕکابەرەکە بەردەوام بێت لە پریمەر لیگ کە لەوەی کە بتوانن ڕکابەرێکی بەهێز بکەن بۆی کە جارێکی تر پارێزگاری لە نازناوی ئەم ساڵی خولەکان بکەن ئەمە سەبارەت بە سیتی سەبارەت بە یۆرگن کلۆپ کوڕەتاقانە چوارباخی تخوا بە لەگەڵ یا وەڵامی ئەو پرسیارە بەمەوانێ ئەڵێ بۆ هیچ ڕۆڵێکی گرنگی جولیان ئەلڤارێز باز ناکرێت کە من پێم وایە زۆر بە جوانی شوێنی دیبڕۆین و هالاندیش پڕەکاتەوە بە زیاداوانێ ئەگەر بزانی من لەم بەرنامەیەوە ئەو ماوەی کە باس یەکەم چەندین جار ناوی ئەلڤارێزم هێنایەوە بێویژدانی ئەگەر باس لە ڕۆلی ئەلڤارێز و ئەو خۆگونجاندنەی ئەلڤارێز نەکرێت لەوەی کە توانیوێتی لە پشتی هالاندەوە خۆی گونجێنێ و بتوانێت جێگەی دیبڕۆین ناڵێم جێگەی دیبڕۆنی پڕکردوتە و ناڵێم شێواز یاریکردنی دیبڕۆینە بەڵام کلێنی دیبڕۆنی لە مانچستەر سیتی تا ڕادەیەک پڕکردوتەوە بە دیوێکی تر کێشەکانی مانچستەر سیتی چارەسەر کردووە لە نەبوونی دیبڕۆینە یعنی ئەم مستەڵەحە من پێم وایە جوانترین شیکاری بێ بۆ دۆخی جولیان ئەلڤارێز کە کلێنەکانی مانچستەر سیتی بە تاوی پڕ کردوتەوە لە نەبوونی دیبڕۆینە لە کاتێکا جولیان ئەلڤارێز یاریزانی هێرشبەری سەرەڕما
و وەکو پێگەل لە شوێنی ئێرلینگ هالاند دیاری دەکات بەڵام توانێتی خۆگونجاندن دروستکە بۆیە ڕۆڵی ئالڤارێز لە وەرزی ئەمساڵە ڕۆڵێکی گەورەیە و یاریزانێکی ناوازێ لەسەر لیڤەرپوڵ لەسەر یۆرگن کلۆپ طبعاً بۆ سەرەتای خولەکان لە هەمویان لە شیکاری وەرشی چونکە منە و کەسم کە لە هاوینە لە بینەرەکانی خۆشمدا نەبڕاوم بە درێژایی هاوینیش پێکەوە بەرنامەمان کردووە ئێمە بەردەوامین لە شیکاری و باسیشمان لە هەڵسەنگانیە و تیپەکان کردووە و باسیشمان لە ڕایەنەرەکان و لامەدەکاری تیپەکان کردووە ئەو وتەیە کە ئەمە دووبارەی بکەمانێ لیڤەرپوڵ وەکو یەکەم پاڵێوراوی ئەم وەرزە بۆ بردنەوەی نازناوی پریمەر لیگ ئەمە یەک جاریتر ڕوونکردنەوە بەمەوانێ کە دەڵێن پاڵێوراو لە واتای پاڵێوراو تێبگە کە تۆ تیپێک دەستنیشانەکەی کۆمەڵێک تیپ دیارەکەی بووی کە بێ بە پاڵێوراو کە دەڵێن پاڵێوراو ناڵێن پاڵەوات پاڵێوراو واتە ڕکابەرە واتە هەوڵدەرە ئەم تیپە هەوڵدەرە یاخود ئامانجێتی بۆ ئەم ساڵ نازناوی پریمەر لیگ بەرێ توی تۆ مێ لە کۆمنتا بۆ منووسی لیڤەرپوڵ پاڵەوان بوو پاڵێوراو جیاوازە لە پاڵەوان کە من بڵێم پاڵەوانە کاتێ تۆ بۆ سەیری یاریەکانەکانی مەفعولیەتی یاری نامێنێت لیڤەرپوڵ کە بە بڕوای من یەکێکە لە بەهێزترین و باشترین پاڵێوراوەکان بۆ بردنەوەی نازناوی وەرزەی پریمەر لیگ یۆرگن کلۆپ بە گرێبەستی ماکەلیستەر ڕایان گرافنبەرگ ئێندۆ توانیوێتی ڕێکردنەوەیکی تەواو و سۆبۆسلای بۆ یانەی لیڤەرپوڵ بکە ئێستا کێشەی ناوەند لە لیڤەرپوڵە بوونی نەماوە جگە لە ژمارە 6 کە لە نێوان ماکەلیستەر و ئیندۆیە هێدی بارودۆخەکە لە لیڤەرپوڵە چارەسەرەکرێ یۆرگن کلۆپ توانیوێتی گونجاندنێکی باش لە نێوان جۆتا و نونێز و سەڵاح و دیاز و ئیلیۆت و یاریزانەکانی دیکەیە بکە هێڵێکی هێرشبەری بەهێز بۆ لیڤەرپوڵ دروستە گەڕانەوەکانی لیڤەرپوڵ لە وەرزی ئەم ساڵە مای گەشتبی نییە چەند یاری دەبینن لیڤەرپوڵ گۆڵێکی لێ دەکرێت دواتر 3 گۆڵ تۆمار دەکاتەوە چەند یاری دەبینن لیڤەرپوڵ بە یەکسانیەتە دەر بەڵام گۆڵی سەرکەوتن تۆمار دەکات سەرکەوتن لە یارەکە دەنووسێتەوە وەرزی ڕابردوو لیڤەرپوڵ کە گۆڵی لێ دەکرا ئێتە کۆستی ئەم تیپایەکەوە بۆ لەبەری کەرەسەکانی وەکو پێویست نەبوون نوێبوونەوەکانی ئەم وەرزەی لیڤەرپوڵ نوێبوونەوەی گرنگن بۆ تیپەکە گرێبەستەکانی کە واژووکراون گرێبەستی تایبەتمەندن تۆ دیقەتی دۆمۆنیک سۆبۆسلای بە لە لیڤەرپوڵا بە جۆرێک مامەڵە دەکات دەڵێ 2 ساڵە لەگەڵ 3 ساڵە لەگەڵ ئەم تیپایە مامەڵە دەکات ماکەلیستەر هێدی لەگەڵ ئەم تیپای خۆی دەگونجێنێ لەبەروی کلۆپ لە شوێنێکی جیاوازا پشت بە ماکەلیستەر دەبەستێت ڕۆشتنی فابینۆ لەبەرەوەی لیڤەرپوڵ نەیتوانی کایسیدۆ بێنێ ئیندۆ یەناوە بەڵام هێشتا ئیندۆ نەیتوانیوە لە پێکاتی سەرەکی لیڤەرپوڵا جێی خۆی بکاتەوە ئەمە وای کردووە ماگەلیستەر شوێنی یاریکردنی گۆڕانکاری بەسەر بێ هیناخۆی بە بڕوای من پرۆژەکەی لیڤەرپوڵ بۆ جۆرە بوو مۆیسیس کایسیدۆ لە ئیرتیکاس سۆبۆسلای و ماکەلیستەریش دوو ناوەندەکەی تر بن لە لیڤەرپوڵا و لە پشتی سەلاح و یاریزانەکانی دیکەوە یاری بکەن بۆیانی لیڤەرپوڵ بەڵام کە دۆخەکە تێک چووە تاوەکو ئێستاش لیڤەرپوڵ مامەڵێکی تەندروستی کردووە و پێم وایە خاڵی بێزی لیڤەرپوڵیش هێشتنەوەی محەممەد سەلاح بوو لە تیپەکەیە کە ئەمە خاڵێکی زۆر تایبەتمەند بوو گرنگ بوو چونکە هێز و توانای لیڤەرپوڵ نمایشی لیڤەرپوڵ کاریزمای لیڤەرپوڵ و گۆڵکاری لیڤەرپوڵ و گۆڵەکانی لیڤەرپوڵ لە لای محەممەد سەلاحەوە دروست دەبێ و لێهاتوویەکە یاخود بۆ نمونە شێوازی یاریکردنەکە دەچێتەوە لای محەممەد سەلاح کێشەیەک لە لیڤەرپوڵا واقعیە کە ئێمە بمانەوە باسی بکەین و ڕەنگە کلۆپیش چارەسەری بکات ڕاستە پێکانی ئارنۆڵد دەبێتە کێشەیەک بۆ لیڤەرپوڵ مانەوە نەمانێت پێکانی ئارنۆڵد کێشەیە بۆ لیڤەرپوڵ بەڵام لە هەمان کاتدا ئاستی ڤان دایک جێگەی پرسیارە لە وەرزی ئەم ساڵ بەڕاستی زۆرێک لەو گۆڵانەی کە لە لیڤەرپوڵ تۆمارەکرێ بەرپرسیارەتی لە ئەستۆی ڤان دایکە لە چاودێریکردنەکانی ڤان دایکە بۆ هێرشبەرانی تیپی ڕکابەر دیقەتی ئەو گۆڵی جارد بۆین بدەن زۆرێک لەو گۆڵانی کە تۆمارەکرێت دیقەتی یارەکەی نیوکاسڵ بۆن ڤان دایک چەند جار کەوتە هەڵەوە یعنی لە شێوازی چاودێریکردنا نازانم ئەمە ئەرکێکی نوێیە
کلۆب داوێتی بەسەر ڤاندایکە لەوەی چاودێریکردنەکانی باتە دەرەوەی ناوچەی سزا یاخودەوی یاریزانە نەبێت کە کەسی ئۆفسای دەکا یا ئاستی ڤاندایک خۆیەتی بە بڕوای من بەرگری لیڤەرپوڵ و بە تایبەتی ئاستی ڤاندایک لە وەرزی ئەم ساڵا بە شێوکی بەرچاو داوەزیوە ئاست وەکو جوڵە و ئەم هینانی ڤاندایک ناڵێن نە وەکو تەرکیزی ڤاندایک من ڕەخ نەمێ لەبەری بۆ بەرپرسیارەتی گۆڵەکان بەرپرسیارەتی ڤاندایکی لەسەرشان بەڵام بە دیوێشی دیکەش ئەم حاڵەتە هەیە لەوەی لە شێوازی ڕێخستنی یاری لیڤەرپوڵە ڤاندایک هەندێک جار ڤاندایک ڕۆڵی یاریزانی ژمارە 6 دەبینێواتە دەبێتەوە یاریزانی ژمارە 6 ێتەوە ناوەند وەکو چۆن فابینۆ لە لیڤەرپوڵا ڕۆڵی دەگێرا ڤاندایک ئێستا لە بەشێک لە یارەکانی لیڤەرپوڵ ئەم سەرکەوتنە ئەنجامە ڕەنگە ئەمەی کە من باسێکم تێبینی هەمە لەسەر ڤاندایک پێشتر کڵۆب پلانی لەسەر ئەمە دانابێ کە ڤاندایک ئەم شێوازە یاریکردن لە ڕووی لانە هێرشبەرەکەی جێبەجێ بکە بۆیە ئەم کەلێنانە لە پشتەوە دروست بن بەڵام من دڵنیام لەوەی کە کڵۆب دیراسێن بارودۆخاکە و دڵنیاشم لەوەی کە ڕێنمایان بارودۆخاکە و لەم بارودۆخە دەکۆڵێتەوە بە تایبەتی و گۆڵە ئاسانانەی کە لەسەر لیڤەرپوڵ تۆمارەکردن چونکە ئەم ساڵ ئەلیسۆن پەیکەر هیچ گلەیەکی لەسەر نییە واستێکی ناوازە پێشکەشەکە و من پێم وایە ئێستاشی لەسەر بێ لیڤەرپوڵ با بە دیوێکی تر بارودۆخەکە بۆ ڕاستکەمانێ لیڤەرپوڵ پاڵەوراوی یەکەمە لە لای من بۆ بردنی نازناوی پریمەر لیگ بەڵام ئەم ساڵ ڕکابەری پریمەر لیگ ڕکابەرێکی زۆر سەختە لە سیتی لە لیڤەرپوڵ لە تۆتنهام لە ئەرسیناڵ ویستم بڵێم چێڵسی باسی چێڵسی باسێکی زۆر دووری درێژە چێڵسی سەرەتای وەرز لە بەرنامەکەی پۆچتینۆیە یعنی چێڵسی ئەکرێت کێشە بۆ تیپەکان دروست بکە بە هۆکاری ئەوەی بەشداری پاڵەوانتە ئەوروپیەکان ناکە ئەوە تا تۆتنامەوەی کردووە کە من بۆ چێڵسیم کرد بەڵام تۆتنام هاتووە واکە لەبەرەی من دڵنیا بووم لەوەی کە هاریکین تۆتنام بەجێ دێڵێ دۆخێکی سەخت بوو بەلامەوە تۆتنامی بێ هاریکینەوەندە باش بێ بەڵام پۆستیگۆگلۆ توانێتی ئەنجامێکی باش بە تۆتنام بێنێ بەشداری نەکردن لە پاڵەوانتە ئەوروپیەکانەوە تا تۆتنامی بە جوانی بە بێزی هێشتۆتەوە بەڵام چێڵسی پێکانی یاریزانەکان و هەڵی تاگەکەسی یاریزانەکان وای کردو ئەم چێڵسیە ڕیتمەکە وەرنەگرێ کۆتایی وەرز بەس بەشداریکردنی پاڵەوانتە ئەوروپیەکان دەستکەوتە بۆ چێڵسی ڕاستە پۆچتینۆ گرێبەسی بۆ کراوە بەڵام لەگەڵی شاپەکانێکی زۆر ڕوبەڕووی یاریزانەکانی بۆتایە بۆیە هەڵسەنگاندنی چێڵسی پاش تێپەڕبوونی 6 هەفتە دۆخێکی قورسە بە هیچ جۆرێک هەڵسەنگاندنێکی تەندروست نییە چونکە چێڵسی تۆ بۆ هەڵسەنگاندنی کۆمەڵەتی بەبێت چەند پرسیارە بکەی یەکەم ئایا ئەم تیپە کامڵە لە ڕووی پێگاتەوە نەخێر ئەم تیپە کامڵ نییە لە ڕووی پێگاتەوە ئایا ئەم تیپە لە ڕووی شێوازی یاریکردنەوە یاریزانەکان ڕێتمی یاریکردنی وەرگرتووە نەخێر بە هەمان شێوم شێوێ ئەم تیپە ڕێتمی وەرنەگرتووە مامەڵەکردنی کارگەڕی چێڵسی لەگەڵ پۆچتینۆە ئەمە خاڵە بەهێزەکەی کە چێڵسی لەسەری بگەڕێتەوانێ دوورخستنەوەی گراهام پوتەر هەڵەیە لەبەرەوەی چێڵسی لە شێواز یاریکردنا کێشەی نییە دوورخست ئێستا بێت و چێڵسی پۆچتینۆش دوور بخاتەوانێ ئەنجامەکانی چێڵسی خراپن ڕەنگە هەچ کەسێکی دیکە لە شوێنی پۆچتینۆە بێ ئێستا ئەنجامێکی باشتری بۆ چێڵسیە بێ بەڵێ ئەنجامەکانی چێڵسی یەکجار خراپن شایانی هەڵوێستە لەسەرکردنە بەس ئەم ڕەهموو ڕاهێنەر گۆڕینە ئەبێ ئەزیزان تۆخێڵ پۆتەر لامپارد پۆچتینۆ لە چییە وەرزوونیوێ نەگەیشتوینەتە وەرزوونیوێ من کۆمەڵی هاوڕێ بینم ئەڵێ با پۆچتینۆ دوور بخرێتەوە کاکە چێڵسی نەگەیشتۆتە وەرزوونیوە یعنی چوار ڕاهێنەر بگۆڕێ ئەو کاتە چ ڕانەرێ بێ ڕانەراتی چێڵسیەکە بەڵام ئەگەر بەس ڕانەری تیمی لاوانی تیپەکە بێت زۆر قورسە دۆخەکە مفاوەزاتی پۆچتینۆ گفتوگۆکردن لەگەڵ پۆچتینۆ کارگەڕی چێڵسیە ماوەی دوو مانگی خایان مانگونی و دوو مانگ لەگەڵ پۆچتینۆیان خەریک بوون ئەبێت پۆچتینۆ درکی بەوە کرد بێت کە ئەم تیپەی کاتێوێ
ئەبێ ئەمەی بەکارگەڕی تیپەکەوت بێ خۆم شتە بێت سەرەوبەرە ناگرێت ڕاستەخۆ تیپەکە بێت و دوور بخرێتەوانێ بۆیە من پێم وایە دوورخستنەوەی پۆچتینۆ هەڵەیە دەبێت پۆچتینۆ بەردەوام بێت دەبێت پۆچتینۆ مامەڵە لەگەڵ چێلسیا بکە بەڵام پۆچتینۆ هەڵسەنگاندنێکی ژیرانەتر بۆ یاریزانەکانی بکەوکو خۆشی دەڵێت ئەڵێت من گلەیم لە ئاستی کۆمەڵە یاریزان هەیە بەس ناچارم یاریزانم لەبەر دەست نییە لە پێگاتەکە بەشداریان پێ بکەم لە ناچاریان ناچارم پشت بە کۆمەڵە یاریزان بەستم کە وەکو پێویست سوود بە پێگاتەی چێلسی ناگێنن بۆیە هەڵسەنگاندنی چێلسی لەم دۆخە ئێستایان ناتەندروستە ئێمە دەبێت چاوەڕێبین لەسەر پۆچتینۆ وەلامان کادا بە بڕوای من دوورخستنەوەی پۆچتینۆ لەم کاتەیان ناتەندروستە ئەکرێ کۆتایی وەرز هەڵسەنگاندنێکی گشتی بۆ یەکەم وەرزی کارکردنی پۆچتینۆ بی ئەگەر پۆچتینۆ نەیتوانی بوو هیچ گۆڕانکاریەک لە چێلسیدا بکە و کاتە تۆ توانی پۆچتینۆ لە پۆستەکەی دوور بخەیتەوانێ و ڕایەنەرێکی نوێ بێنی و ڕەنگە و کاتە ڕایەنەرهێنانی ژاسانتر بێ بەس ئێستا تۆ بیت و لەم کاتی دەستپێکی دەوریا و تەنها بە 5-6 یاری ڕایەنەرێک دوور بخەیتەوانێ شتیوان نابێت شتیوا قبول نەکراوە دەبێت چاوەڕێ بکات چونکە کێشەکانی چێلسی پۆچتینۆش خستوێتێ بەردەم کاریگەریانەکە دیارە کاریگەریانەکەش قەناتیان من باردۆخەیە سەبارەت بە ئانجی پۆستیکۆگلۆ دەتوانم بڵێم کە بەپی ئەم چەند یاری کردوێتی ئەم 6 یاری کە ئەنجامیاوە ئەتوانم بڵێم یەکێک بووە لە مفاجەئەکانی پریمەرلیگ یەکێک بووە لە شتە سەرسوڕێنەرەکانی پریمەرلیگ هەم چی هەم کواڵیتی و ئاست و شێواز یاریکردنی تیپەکەی و هەم مامەڵەکردنی تەندروستانەی خۆی لەبەروی لە لیڤڵێکی قورسی ڕاهێنانە نەبوو ئانجی پۆستیکۆگلۆ ئەنی ڕایەنەری سێڵتیک هەڵبژاردی ئوسترالیا هاتووە بۆ بە ڕایەنەری تۆتنهام شتێکی زۆر قورسە بەڵام بەم 6 یاری ئەنجامی داوە شتی زۆر تایبەتمەندی پێیە بۆ تۆتنهام پۆستیکۆگلۆ مامەڵەکردنەکانی زۆر جیاوازن شێواز یاریکردنی تۆتنهام ئێستا شێوازێکی زۆر جیاوازە یعنی من ڕازگۆ بم لەگەڵتان لە دوای پۆچتینۆ لە دوای ساڵی 2019 تۆتنهام ئەو یاریە کۆنتڕۆڵ و خێراییە و تایبەتمەندی کە هەیبوو نەیمابوو با ڕازگۆ بم لەگەڵتانە لەگەڵ مۆرینۆ بە تایبەتی لەگەڵ کۆنتی ئەم تیپە و تایبەتمەندیانی نەبوو تۆ ئێستا هاریچینیش ڕۆشتووە بەڵام پۆستیکۆگلۆ هاتووە تەوانێت تایبەتمەندیکی زۆر جیاوازیاوە بە تیپەکە و یاریزانەکانی بە جۆرە لە جۆرەکان وا ڕێخستووە کە بەڕاستی تۆتنهام ماسێکی ناوازە پێشکەشەکە و ئەو خوێندنەوەی کە هەم بۆ چێلسیەوەی کە تیپێک ئەگەر بەشداری پریمەرلیگ نەکە یاخود بەشداری پاڵانتە ئەوروپیەکان نەکا کێشە بۆ تیپەکانی پریمەرلیگ دروست بکە ئەوە تا کێشەی بۆ ئەرسناڵ دروست کرد هەفتەی پێشوو بەرامبەربوونی بەرامبەر بە ئەرسناڵ تۆمار کرد بەڵام ئەم هەفتەیە ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەندیە بەرامبەر بە لیڤەرپوڵ کە من پێم وایە تاقیکردنەوە ڕاستەقینەکەی تۆتنهام لەگەڵ لیڤەرپوڵ و لەگەڵ مانچستەر سیتیا زیاتر دەردەکەوێت بۆیە هەڵسەنگاندنی کۆتایی بۆ ئاستی پۆستیکۆگلۆ بۆیانی تۆتنهام بکەین بەگشتی ئەمە خوێندنەوەیەک بوو لەسەر تیپەکانی پریمەرلیگ و پێم وایە ڕکابەری ئەمساڵ ڕکابەرێکی تون دەبێت لەسەر دەستەبەرکردنی نازناوەکە و ڕەنگە ڕکابەریکی سێتیپی بێ لە تا کۆتایی وەرزەکە تا هەفتەکانی 34 و 35 سێتی ڕکابەری بردنەوەی نازناوەکە بکەن و بۆ ئەوەی بۆ ێژمە ژەمێنێتوانێت چێژبینینێکی جیاواز بە لارەکانی پریمەرلیگ چونکە بەڕاستی ئەمساڵ تیپەکان بەهێزترن و ڕکابەرێکی تونتر و بەهێزتر ئەنجام دەدەن تاسپێی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ